شێرزاد و بەهزاد و نەوزاد هەرسی جانیان جەمیل و جەلیل و خەلیل وەڵاهی هەرچیم کردووەیە پشتیوانی هەرەچی مەوازەش بەبابە وەڵا کاولاو هەمویانێن هەرەمیان جا ئەڵێم مستێبرام هەیە بۆ لەگەڵ خۆمانیانێنم ئارە کاکەوەی ئێوە چیتان کرد دەڵێ دوکانەکە هەموویم لێکڕن کاکە بەڕێز کاعمەرەوە دکتۆرە کاعمەر وەرشە خوشێکی پیاوەکە خوشە بۆژت ناهێن کەی کەسێکم دەستکەوت ئاوا بۆ نمونەکە زۆرم زۆر دەوڵەمەند بێ یەکگورێت تۆ ناتەوێت کچی ئەوە بۆ مارەکەم ئێدەداینن بۆ خۆم ڕێک ناڵی ڤاندامی مارەکە عافیە ڤاندامی مارەکە سامی ئەناکۆندا هەماری ئەناکۆندا ئێمە لە گەڕەکەکە حورمەتمان هەیە مێڵەوە حیمانە کە شەفریان ڕێزم هەیە بۆ گەڕەکەکەتان بەڵام من بچمە هەر شوێنێک دۆسا حیمایم هەیە ئەو وەزعیانە کچێکتان هەیە پێشکەشیکەن بە کوڕەکەم بزار کەس گلەی لە من هەیە خۆ دەزانی ها سەری فایلەکە بکە هەمووش بۆ تەقدیرە بە قورعان من ڕێزی هەموو کەسێک من لا ئەم باقم زۆر بەتوانی بڕێوە برد هێچگەلەوەی کە ئەوە کوڕی منە ئەزانی ساوای کێیە؟ ساوای کێیە؟ پرۆگرامی گەرمەسات دووشەممە کاتژمێر 9 شەو